بەناوی خوای گەورە سڵاوتە لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری سامانە سروشتەکان دکتۆر کەمال ئەتروشی دوای ساڵێک و نزیکەی 5 مانگ دەستی لە پۆستەکەی کێشایەوە بە پێی ڕاگەنداوی حکوومەتیش بێت هۆکارەکەی نەخۆشیەوە دێک سەرچاوەش باز لە نیگەرانی وەزیری سامانە سروشتەکانی حکوومەت هەرێمی کوردستان دەکەن. لە بەرنامە ئەمڕۆ باسی هۆکاری دەست لە کارکێشانەوەی وەزیری سامانە سروشتەکان و ئایندەی کەرتی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد و قسە لەسەرەوەش دەکەین بۆچی 3 مانگە نەوت لە سەروی $100 بەڵام کاریگەری نییە بۆ لەسەر ژیان و گوزەرانی خەڵک لەگەڵ هەرێک لە بەڕێزان محەممەد ڕەوف ڕۆژنامەنووس هەروەها یادگار سدیق شارەزای بواری نەوتوغاز قسە لەسەرم پرسە دەکەین. سەرەتا دەچینە لای کاک یادگار سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر دەست لە کارکێشانەوەی وەزیری سامانە سروشتەکان. پێ وایە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە پەیوەندی بە نەخۆشکەوتنی یاخود نیگەرانبوونیەتی لە شێوازی بەڕێوەبردنەوەی نەوت یاخود نەبوونی دەسەڵات بوو لەلایەن وەزیری سامانە سروشتەکانەوە. سڵاو لەبێ کاک حەکیم، سڵاو لە کاک محەممەد و بینەرانی پەیام. تەبیعی تەوقیتی دەست لە کارکێشانەکە ئانووساتی دەست لە کارکێشانەوەکە ئەوەمان پێ ناڵێت کە ڕاگەیاندنەکەی حکوومەتی هەرێم یاخود ئەنجومەنی وەزیران پێیوتین کە ئەگەڕێتەوە بۆ باری تەندروستی بینیمان لە مانگی لە 15 ساڵ ئەم ساڵە ئەوە نزیکی زیاد لە 3 مانگە یاخود نزیکی 3 مانگ زیاترە کە بڕیاری دادگای فیدراڵی دەرچووە بۆ نادەستووربوونی با بڵێن سەکتەری نەوت بە پاکێجێکی گشتی هەمووی سەکتەری نەوتی هەرێمی کوردستان و مامەڵە پێکردنی خستەژێر پرسیارەوە و بە نادەستووری لە قەڵ مدەت دوور و درێژە تا ئێستا بە هیچ شێوەیەک لێدوانی وەزیری نەوتمان نەبینی لە وەفدی دانوستانکارە لەگەڵ حکوومەتی بەغا دیسانەوە نەمان بینی بەشدار بێ. ئەمانە هەموویەوە ئامۆژانەمان پێ ئەڵێن کە وەزیری سامانە سروشتیەکان نیگەرانی هەبووە و ئەکرێ لە ئاساسی نیگەرانیەکانی یاخود دەرەنجامی و نیگەرانانە بێ کە دەست لە کارکێشانەوەی ڕاگەیاندووە و هەر ڕاگەیاندنەکەی حکوومەتی هەرێمیش کە لەلایەکەوە دەست لە کارکێشانەوە و قبول کردووە لەلایەکی تریشەوە کردوێتی بەڕاوێژکار ئەنجومەنی وەزیران ئەگەر لە بەرباری تەندروستی نەتوانێت کارەکانی ئەنجام با لە وەزارەت چۆن ئەو هۆکارە نابێتە ئەوەی کە ڕێگر بێ لەوەی کە دیسانەوە ڕاوێژکاری وزە بێ لە ئەنجومەنی وەزیران. لەبەرەوە ئاماژەکان بەوە ئەچن کە وەزیری سامانە سروشتیەکان نیگەران بوو بێ و دیسان وەزیری سامانە سروشتیەکان ئەومان لەبیر نەچێت باگراوندێکی تەکنۆقراتی هەیە و چەند بەڵێنێکی یا هەل لە سەرەتای دەست بەکاربوونیەوە کە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەکا بە وەزارەتێکی موەسسەساتی پێچێ ئەمەی بۆ نەکرابێ ڕێگرەکانی لە بەردەما هەبوو بێ نەیتوانی بێ و ئەگەر ئەمە ئەساسەکەی بێ بۆ دەست لە کارکێشانەوەکە کارێکی کردووە کە خزمەت بە خۆی بکەوە بە خزمەت بە ڕابردووی خۆی بکە. ساڵی ڕابردوو 6 کە دەست بەکار بوو لەگەڵ جەناوت بەرنامەیەکمان کرد بەڕێزت باست لەوە کرد لە ناو سیستەمی نەوتی هەرێم کەسی تەکنۆکراتیش ناتوانێت ڕۆڵ ببینێت. پێ وایە وەزیری سامانە سروشتیەکان کە ئێستا بڵێن وەزیری کارەباش بوو بە وەکالەت ئەم پۆستەی گرتۆتە دەست هیچ دەتوانێت بیکە لە کاتێکە وەزیرە کەسێکی تەکنۆکرات بوو لە بواری نەوت نەیتوانی هیچ بکە بەڵێنی زۆر گەورەشیدا لە بواری شەفافیەت دروستکردنی پەیکەرێکی باش بۆ وەزارەت 100 پارچەکردنی گەندەڵکاران بڵین. بەتەکیید هەر ئەو قسەیە بۆ ئێستش ڕاستەکە کاتێک کە تۆ سیستەمێکت نەبێ سیستەمێکی دروستت نەبێت کە بەڕێوەبردننی وەزارەتەکەتی لەسەر بکەی هەیکەلێتی وەزارەتەکەت دیار نەکرابێ و دەسەڵاتی تەواوت نەبێت لەناو وەزارەکەی خۆتا ئێتر چەندێک پسپۆر بی چەندێک لە هاتوویت هەبێ ناتوانێت دەور و کاریگەری خۆت بینی. ئەو وەزیرەی کە ئێستا بە وەکالەت لەوێیە پسپۆری لەو بوارانیە و ئەگەر وەزیرێک کە بەو هەموو خێبرە و توانایەوە نەیتوانی بێ گۆڕانکاری بکە و بینیشمان یعنی چەندێکە دروشمی چاکسازی هەڵکراوە و وەزارەت نەک وەزارەت حکوومەتی هەرێمی کوردستانی دروشمی چاکسازی وەرکردووە هەڵکردووە ئەگەر بێین بەراورد یەکپین لە نێوان ئەو راپۆرتانەی کە لە یەکەم راپۆرتی دیلۆیت کە لە 2017 بڵاو کراوەتەوە بەراوردی کەین بەم کۆتا راپۆرتی کە پێش چەند مانگێک بڵاو کراوەتەوە بۆ ساڵی 2021 هیچ گۆڕانکاریەکی وا نابینین کە شایەنی ئەوە بێ کە
بڵێن گۆڕانکاری کراوە گۆڕانکاری باش کراوە لە وەزارەتی سامانە ئەمە ئەومان پێگەێنێ کە ئەم وەزیرە نەیتوانیوە نەیتوانیوە لە ئاستی بەڵێنەکانی خۆیان بێ یا ئەو پلانەی کە هەی بۆەوەی لە وەزارەتی سامانەکانە بیکە لەگەڵەوەشی کە ئاگاداری هەموو بوارەکانەوە کەسی بەتوانە و شارەزا بوو بە بینیمان سەردانی کەڵکەنەوتیەکانی کرد ئەوەشمان بیر نەچێ هەر لەو سەرەتایەوە چاوپێکەوتیەکە کە بڵاویش کرایەوە لە پێگەی حکوومەتی هەرێم یاخود ئەنجومەنی وەزیران کە ئەم دیکەرانی خۆی ڕاگەیان کە وەزارەتی سامانەکان لە ماوەی ڕابردووە هیچ دەورێکی وای نەبووە لە سەکتەری نەوتا تەنها چاودێر کاریگەر نەبوو لەبەرەوە ئێمە ئەمانەوێ هەیکەلیەت وەزارەتی سامانە و عەلاقە و پەیوەندی و کاریگەری وەزارەتی سامانە لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانەوە ئیدارەدانی کێڵگە یاخود سەکتەری نەوت بگەڕێتەوە بۆ ژێر دەستی وەزارەتی سامانە بەڵام پێچێ ئەمەی پێ نەکرابێ وەزیر و ئەگەر هۆکارەکە ئەمە بوو بێ وەکو وتم کارێکی باشی کردووە و بە خاڵێکی ئەرێنی بۆ وەزیری سامانە سروشتەکان و بە خاڵێکی نەرێنی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و نیشانەی پرسیار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر زەقەکاتەوە کە ئەم شیعارە گەورانەی کە هەڵی کردووە چاکسازی وتمان بە دروش نابێ بە کردەوە بێەوە بە کردەوەش وەزیری سامانە سروشتەکان لێرە لە چەند با بڵێن ساڵی ڕابردووە ساڵێک و چەندێکی ڕابردووە نەیتوانیەوە هیچ گۆڕانکاریەکی وا بکە بینیمان بنزین نەوت حاڵی چۆنە گاز حاڵی چۆنە لەبەر ئەوەش دیسانەوە داهاتی نەوت هیچ گۆڕانکاریەکی بەسەرا نەهاتووە جەنابەت لە پێشەکەکە باست کرد سیاری نەوت ماوەیەکی زۆرە لەسەر $100ەوەیە هێشتا داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتە نەوتەکان لە چاو ئەو زیادبوونە زۆر دوای بەسەرە نەهاتووە ئەگەر بڵێن گۆڕانکاری کراوە بڵێ کاتێکە سیاری نەوت لە $30 بوو تۆزێ لەمە کەمتر ئەگەڕایەوە کە ئیستا لەسەر $100ەوەیە لەبەرەوە دیسانەوە ئەگەر نتوانین ئەم سیستەمە ئەم وەزارەتە یاخود حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی تر وەزارەتی نەوت بە سیستەماتیک بکرێ و بتوانرێ ئیدارەیەکی باش بکرێ و ڕۆڵی تەواو هەبێ بۆ وەزارەتی سامانە سروشتەکان دەرەنجامێکی لەمە باشترمان هەرگیز دەست ناکەوێت یعنی هەمان هەڵە دووباراکەینەوە بە بەردەوامە بین لەسەری و هیچ نەتیجە ناگۆڕێ کاتێکە تۆ بە هەمان ڕێگا بڕۆیتەوە ئەگەر دروشمەکانیش گۆڕابێ خیتابیشت گۆڕابێ بەڵام ئەگەر تۆ هەمان ڕێگا و هەمان مەسارت گۆڕی بێ و گۆڕانکاری ڕیشەیت نەکرد بێت تەنها جوانکاریت کرد بێ بە دڵنیاییەوە ناگەین بە هیچ سەرنجامێک ئەی بڵێن ئێستا کێ بە کورتی وەڵامی و پرسیارشم دەیتەوە دەگەڕێ وڵات کێ ئێستا دۆسەی نەوت بەڕێوە دەبا وەکاتی کە دکتۆر کەمال ئەتروشیش وەزیر بوو کێ بەڕێوەی دەبرد؟ جارێ وەزارەتی سامانە سروشتەکان من چەند جار وتومە یعنی وەزارەتێکی ئەمنیش بووە ئەوە تۆکمە نەبوو ئەوە زانیاریەکانی لێ شاراوە نەبوو یعنی ئەگەر سەیری وەزارەتی پێشمەرگە بکەی وەزارەتی داخلی بکەی زیاتر زانیاری دەسەکەوێت تاکو وەزارەتی سامانە سروشتەکان لەبەر ئەوە چەند قسەیەکە بوو پێشتر وە یەکێک لەو کەسانی کە وەزیر خۆی باسی کرد لە دانیشتنەکەی پەرلەمانە کە بانکرا بوو بە بانگێش کە ئەوە بوو کە خۆی وەخوای گەورە و کچێک لە وەزارەت کە مدیر عامێکە هەموو ئاگاداری هەموو سێکتەرەکانن و هەموو شتەکان لە ژێر دەستی ئەوە بوون وا دیارە ئیستا لە ژێر دەستی وەزیریش نەما تەبیعی وەزیر لە ماوە ئیستا تەنها خوای گەورە و ئەو کچە سەکتەری نەوتیان لایە بە شێوەی فعلی بەڵێ سپاس دەکەم دەگەڕێم وڵات کاک محەممەد بەخێر سپاس بەوە سپاس دەکەم ئەگەر دەمێ سەرنجی بەڕەش بزانم سەبارەت بە دەستەکار کێشانەوە وەزیری سامانە سروشتیەکان حکومەت دەڵێ نەخۆشە بارتە نووسی تەواو نەبووە بەڕێزت ئەوەندەی کە بەرا چۆنت کرد دەبێت نەخۆشە یاخود شتی ترە بڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ڕستان سپاس بۆ هاوڕێمان کاک یادگار سپاس بێگومان ئەوەی کە باز دەکرێت ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی ڕایگەیاند کە بەهۆی نەخۆشیەوە دەستی لە کار کێشاوەتەوە بەڵام بێگومان بەپێی بەدواداچوونی ئەوەی کە ئێمە کردومانەوە بەپێی ئەوەی کە لەبەر سەباڵاکان و وەزیرەکان و بیستمانە چەند جارێکی تر هەوڵی داوە دەست لە کار بکێشێتەوە بەڵام ڕێگریان لێ کردووە بۆ ئەوەی کە دەست لە کار نەکێشێتەوە ئەوەی کە هەیە دۆسی نەوت هەر بە ناشەفافی و بە جۆرێک لە ئاڵۆسکاویە یعنی دایان سەری هەیە لە گرێبەستەکانە و لە پشتی کۆمپانیەکانە و لە
پشکی کارکتەرەکانەوە لە فرۆشتنی لە کریبۆری لە هێنانەوەی پارەکە لە دواتر بەشێکی بۆ وەزارەتی دارایی و تەوزیعکردن و هەموو ئەمانە هەر یەکە و کۆمەڵی ئەوەی هەیە ئاڵۆزی تێدایە بۆیە وەزیری نەوت لە بەردەم کۆمەڵی کارکتەر چەند کارکتەرێکی ناو وەزارەتەکەی کە ڕاستەخۆ لەگەڵ سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانە با بڵێن کۆنتاکتیان هەیە بەڕێوەبەری گرێبەستەکان و بەڕێوەبەری گرێبەستەکان کە بەرپرسە لە هەموو گرێبەستەکان و زۆرینەی بوارەکان لە دەستی ئەوایە ئەو داهاتی کە دەهاتەوە ئەم هەر ئاگاداری نەبوو لە گرێبەستەکانە نەیەتوانی و دوو ئێمە راپۆرتێکمان کرد لەسەرەوەی کە سێژن بەڕێوێ بن دکتۆرە ڕانیە و بەڕێوەبەری گرێبەستەکان دکتۆرە غەزالە هومەیلا لە بەڕێوەبەری بانکی ئارتی کە پارەکە دێتەوە ئەوێ و دواتر ئەنێزێتەوە ینی هەموو ئەمانە وای کردووە کە دەست لە کار بکێشێتەوە بێگومان هیچ ڕاستە تەمەنێکی هەیە و نەخۆشی هەیە و لە کۆی ئەژی بەڵام ئەهێندەی پەیوەندی بە ڕێگرەکانەوە هەبوو ئەگەر نابوو با قسێ بکە با لێ دوانێ با ڕێگەی بند لێ دوانێ با یا قسێ بکە بۆیە ئەوە ڕوونە کە پەیوەستە بە هەموو ئەو گێش و گرفتانی ناو وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی سامانە سروشتەکان وەکو سنووقێکی داخرا وایە چ ئێمە زۆر هەوڵ ئەدەین کە راپۆرتی شیکاری بکەین لەسەر بوارینەوە چ کاگیادگار و ڕێکخراوەکەیان ڕوونبین هەوڵی جدی ئەدەن بەڵام تا ئێستا چەندیان بە شێوەی شەفاف دەستکەوتووە زانیاری دەستکەوتووە لە وەزارەتی سامانە سروشتەکان هەنێشتی ئەوانەی کە ئاسایی گرێبەستەکان هەندێک چەند ڕقەمێکی ئاسایی هەیە کە ماگانە بیخەنە ڕوو لایەن وەزارەتی سامانە سروشتە یەکێک لە بەڵگەکانی دیکەش ئەوەی کە ویستم بیڵم ئەوەیە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئێمە چەند زانیاریەکمان لەسەر نەوت دەستکەوت هی مانگی نیسان بووە هەستم کرد مانگی نیسان بوو ئەوەی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە خرایە ڕوو باسی نەوت و داهاتی نەوت کرا وەزیری سامانە سروشتەکان دانیشتبوو ومێ سەباحات هاتبوو ناو ئەنجومەنی وەزیران لەوێ ئامارەکان ڕێژەکانی خوێنی بووە وتبووی ئەم مانگە کۆی داهاتی نەوت ملیارێک و 128 میلیۆن دۆلارە 577 میلیۆن دۆلاری بۆ کری کۆمپانیەکان و 551 میلیۆن دۆلاری بۆ داهات بۆ حکوومەت لەو داهاتەش 366 میلیۆن دۆلاری بۆ وەزارەتی دارایی بۆ موشە یعنی ئەو لەوێ دانیشتبوو هیچ قسەیەکی نەکردبوو لە بەرامبەر هەموو وەزیرەکان من لە چەند وەزیرێکم پرسی وتی هەموو ئامار و داتاکان لایەن سەباحەوە خرایە ڕوو ئەویش هیچ قسەیەکی نەکردو یعنی واتە هیچ نەدرا بۆ دەست ئەم تەنها وەکو دیکۆر یانویست وەکو دیکۆر لەوێ داینێن لەبەروی خۆتەزانی ئەوە یاریدەری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری وزە ئاشتی هەورامی لە بریتانیا ئۆفیسی خۆی و دانیشتووە ئێستاش بەشێک لە سەرداوەکان هەر لای ئەوە مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیەکان و هەموو ئەو فێڵ و تەڵەکانی کە لە ناو گرێبەستەکانە کرا و کۆنتاک کرد لەگەڵ کۆمپانیەکان و لە دەرهێنانەوە هەتا بکری بۆری و هەتا فرۆشتن و هەتا حاڵەتەکانی دیکە بۆیە ئەم وەزارەتە هەر بەسەر ئێشەیی بۆ خەڵک کاکە ئاسایی وەزیری بۆ دانانیان چی بۆ دانانە چیەکەن بەڵام لانی کەم کاکە دووسێ ڕقم بدەنە خەڵکی بڵێن کاکە ماگانە ئەمە داهاتی نەوتە نرخەکەیمان بۆ نەفرۆشتووە ئەوە نشی هاتوتۆ دەستمان ڕۆژانە ئەوە نافرۆشتی ئێستاش سەران لە هەموو خەڵک شێوان و ئەبێ بە زۆر و بە چنگە کڕێ دەست کەوێکە چۆن ئەفرۆشرێت چۆن داهاتەکەی چەند بووە و بە چەند فرۆشرا و چۆن فرۆشتیانە ڕۆژێک سەرۆکی حکوومەت دەڵێ 500,000 بەرمیل بەرهەم دێن ڕۆژێک دەڵێن 480 دێ ڕۆژێک دەڵێن 430 450 ئەزانی هەموو ئەمانە وەسەر لە شێواندنە ینی تۆ داهاتێکی گەورەیە نەوت گەندەڵێکی گەورە لە بواری نەوتایە بێگومان ئەو ململانی نێوانێکی تو پارتیش بەشێکی پەیوەندی بەوە هەبوو کە سەرداتی نەوتەکە بوو ئەم لا پێیان بەڵێ ئەم لا پێیان وا بوو کە ئەوان بەشێکی زۆری داهاتی نەوت لە ڕێی کۆمپانیەکان و پشتی خۆیانە بن ئەو لاش پێیان وا بوو کە ئەم لا داهاتی ناوخۆ ئەبن جا لەبەرەوە نەوت بۆتە سەرئێشەیەکی گەورە ئەگەر ئەم نەوتە پرسی نەوت ئەوە تا ئێستا لە ئاستی عراقیشەوە خەریکە ئەوەی کەوانەڵەن خەریکە قەوارەکەمان لە دەستەسی ئەو مەسەلەی بەنایاسایبوونی لەلایەن دادگای فیدراڵیەوە نەوت و گازیاری ئێستا گازیشی هاتوۆتە سەروا جارێکی تر دیسان شەڕی گازیش دەست پێکات و بێگومان هەر بۆ پرۆسەیە ڕۆخۆ بۆ پرۆسەیەکی شەفافە ناڕۆ وەکو عراق نییە گرێ بەست ئێستا بۆ قسە لەسەر ئەو نەوتە فرۆشراوی عراق ناخۆ بۆ نەوت لە عراقدا ئەویش بەتایبەت ئەو نەوتی لە دەستی گروپەکانە لە پارێزگاکانی باشوور کە بۆری ئەشکێندرێ و نەوتە برێ و لەلایەن گروپەکانی سەر بە حیزبە سیاسەکانەوە بەڵام ئەو پرۆسەی کە لەژێر دەستی وەزارەتی نەوتدایە زۆر بە شەفافی
هەموو مانگێک دوو جار ڕائەگەیەندرێت یەکی مانگ ڕاگەیەندرێت و 25 مانگ و 24 مانگیش ڕائەگەیەندرێت لانی کەم من چوار هینم ئەوێت 4 ڕقم ئەوێت خۆزگا حکوومەت یاریمی کوردستان و ئەمانی ئێرش بە شەفاوی کاکە با ڕاستگۆ نەبن لەو ڕقەمانە بەس با ڕایگەێنن ئەڵێ 100 ملیۆن بەرمیلەمان فرۆشتووە بەڵێ سەبوو مانگی ڕابردوو دەڵێ 101 ملیۆن بەرمیلەتمان فرۆشتووە 10 ملیار و بەڵێ 10 ملیار و 600 میلیۆن دلار داهاتەکەی بووە داهاتی بووە 104 بەرمیلێکیان بە 104 دلار دلار فرۆشتووە ڕۆژانەش 3 ملیۆن و ئەوەنە تقریبا 500 ئەوەنە هزار بەرمیلیان فرۆشتووە ئەم 4 ڕقەمە بەسە خشتەیەک ئەم 4 ڕقەمە هەموو مانگێک بڕۆ وەزارەتی دارایی وەزارەتی نەوتی عراق لە سایتەکەیانە ئەم 4 ڕقەمە ڕاگەێنن باسی ئەوەی نەوتی کەرکک و نەوتی بەسڕەوانەشی تایە بەڵام خۆی ئەم 4 ڕقەمە گرنگ باش بۆ وەزارەتی نەوتی حکوومەتی یاریمی کوردستان کاکە واز لە حکوومەت یاریم واز لە پارتی بێنە بڵێن ئەو سەرپەرشتەکە ئەی یەکێتی و گۆڕانە ئێوە لە حکوومەتە ئیشتان چییە بۆ فشار ناکەن بۆی کە ئەمە ڕابگەێنرێت باشە بەس سەبارەت بەوەی کە ئێسەی تقریبان ساڵێک و 4 مانگ و 20 ڕۆژ داوامی کرد وەزیری سامانە سروشتیەکان بەس بەڵێنی زۆری نەدا ئەوەی کەوتی گەندەڵکار ناخلاقی هەیە نەشەڕەفی هەیە دوای وتی ئێسمە هەموو کوندەکان گەندەڵکاران دەکات بە 100 پارچەوە ئەو هەموو بەڵێنانەی چی بوون شارەزای دۆخی کوردستان نەبوو کاتەوە یاخود پەیوەندی بەو چەپڵەڵێدانەوە بوو کە ناو پەرلەمان چەپڵیان بۆ لێدا یەک حاڵەت هەبوو پێچوە ماوەیەکی زۆر ساڵێک بێ لە کوردستان نەژیابێت شارەزای ئەم ململانی و فێڵە تەڵەکانی ناو حیزبە سیاسەکان نەبێ و ڕەنبێ هەستیشی بەوە نەکردبێ هانیان دابێ بۆی کە بڵێن تۆ کەسێکی شارەزای وەرەوە پرسیینەوتمان بۆ ڕاستگۆ ئێمەش لەگەڵ تاین و فەرمو چاکسازەکەین و بەیەکە و نەیزانی کە ئاوا هیچ فایلێکە نەداوەتە دەستم ئاگای لە هیچ نەبوو وە لەناو پەرلەمانیشە هەڵیاندا بە کۆمەڵی چەپڵە ڕێزان و ئەو هاان لێ کرد و تا سەری خۆشی و یعنی مێژووی خۆشی ئەوا لێ کرد ئەچەند ئێستاش ئەتوانێ ئەگەر ئەو بە شێوەیەکی جدی مامەڵە بکە وەکو کەسێکی بێلایەن و سەر بەخۆەوە ئەتوانێت ئێستاش باسی هەموو ئەو ئەزمونە ساڵێک و تقریبان 5 مانگە چەند مانگ لەوێ بووە باشە لە ماوەی ئەم مانگێ ئەمەنەیە کۆمەڵی فایل هەر لە بەردەستیا بوو خۆ هەر ئەیتوانی بابوو ئێمەی ئاشکرا بەس ئەو دەیگو گەندەڵکاران دەکەم بە 100 پارچەوە ئێستا لەبەر گەندەڵکاران هەڵاتیان نەخۆش بوو کامیان بوو ینی خۆی لەبەر کامیان هەڵات پێدەچێت نەخۆش بێت تەمەنەکەی لەو ئاسەیە بەڵام هەرگیز پەیوەندی بە نەخۆشیەوە نییە لەسەر جێگەش وایە ئیسقالیان پێ ناکرد بەس لەبەرەوەی کە ئەوە نەبێت بەڵام من قەنەعەتم وایە قەنەعەتی خۆیەتی وازی هێنا و لە بەرامبەر هەموو ئەو فشارانە بوو لەبەروی دەسەڵاتێکی نەبوو و ئەوە بوو نیان دەبرد بۆ بەغداش لەگەڵ وەفدی هەرێم بۆ بەغدا لە پرسینە و تووانە بەقەت ڕەم بێ من ناڵێن لەناو وەزارەتەکە ڕەم بێ هەندێک فایل و هەندێک ئەوەی دەستکەوتوی بەشی ئەوەی کە بتوانێت مامەڵێ خۆ زۆرێکیش لە کوردستان نەبوو بەشی زۆری لە دەرەوە بەڵام ڕەم بێ ئەو سێرچانی کە ئێمە ئیکەین و سێرچانی کە یادگار و ڕێکخراوەکەیان کەن و یانی کۆمەڵێک ئەز ئاسیش ئەوەیە ئیکەن ڕەم بێ زۆر بە ئاگاتر بین لە هەندی حاڵەت چونی من لە لیژنەی نەوت و سامانە سروشتەکان و زۆر سامانە سروشتەکانی پەرلەمانم پرسی کە چون کۆبوونیان لەگەڵا کردبوو ئەسڵەن ئەمان هەندێک زانیاریان پێگوتوو کە ئەوایە و نەوتەکە ئەوهاڕەوە گوتووی من ئەمە هەرێشتی زۆر سادە زۆر یعنی زۆر سادە گوتوی من ئەمانم هەر نەبیستووە جالەبەرەوە دوو حاڵەتە بوو حاڵەتیشانەوە بوو خۆی ئاگای لە دۆخی کوردستان و ئەم دۆخی کوردستان نەبوو تێنامێنە ناو ململانەیەکەوە بەڵام بەرپرسە لەو دۆخە مادام وەزیرە و لە پەرلەمان سوێندی خواردووە بەرپرسە لەوەی لە ماوەی ئەو فترەیە کە فترەیەکی ڕەش بوو بۆ پرسی نەوت و پرسی گەندەڵی و پرسی لە بواری نەوت و ئەوەیە ڕەشتر بوو یان هەرۆک پێشتر ڕەش بوو سیرکە داهاتی نەوت تقریبان لە فترەی ئەوە لە 50 دلارەوە گەیشتە نزیکی تا 130 دلاریش ڕۆی نییە بەڵێ تا 130 ڕۆژ بەڵێ باش ئەی خۆم موچە چۆن بوو داهات چۆن بوو ئێستا کاکە تۆ سەیریکە با هەندێک ڕقم لەسەرەوە بڵێن ئەگەر دەرفەت هەبێت بە حەزەکەی بچینەوە لای کاک یادگار دێمەوە لای بەڕێز کاک یادگار سەبارەت بە ئاشتیەورامی بڵێن ئەیسا و هیچ ڕۆڵێکیە و کاک محەممەد وتی ئێستا و لە دەرەوەی وڵاتە پێشتر باز لەوە کە کراوەتە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری وزە یاریدەری سەرۆکی حکوومەت ئێستا هیچ ڕۆڵێکی ماوە ئەو پۆستەی تا ئێستا هەیە ئەو پۆستە لا نەبرا و پۆستە ئاشتی هەورامی چونکە ئاگاداری ورد و دریشتی سەکتەرینەوەتە بە ئاسانی باسیش کرا چ منیش کاک محەممەدیش ئەم وەزارەتە وەزارەتێکی سیستەماتیک نییە بەوەی کە وەزیرێک لا بچێت و وەزیرێکی تر بێ ئیشەکان بە مەزبوطی وەکو خۆی بڕوە چەندین جان وتراوە وەزارەتی سامانە سروشتیەکان لە جانتاقی
دکتۆر ئاشتیایە. دکتۆر ئاشتیش تا ئیسا ئاگاداری ورد و دریشتی گرێبەستەکانەوە وە کۆنێکتێک و علاقەیەکی زۆر زۆر بەهێزی هەیە لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە لەبەرەوە پێچێت تا ئیسەش بە شێوەیە لە وشیەکان ئەگەر زۆر بەهێزیش نەبێ بە شێوەیە لە شێوەکان تا ئیسە دەوری مابێ بەڵام بە فەرمی هیچ شتێک دیار نییە. ئەوەی کە هەیە کاتێکە وەزیری سامانە سروشتیەکان دەست بەکار بوو و ئەم مجموعەیە مدیر عام گۆڕان لە ناو وەزارەتی سامانە سروشتیەکانە مجموعەیە گۆڕانکاری گرا لە ناو وەزارەتی سامانە سروشتیەکانە. ئەم گۆڕانکاریانە لە بدایەتە هیوایەک هەبوو کە بتوانرێ سەکتەری نەوت لە هەرێمی کوردستانە بەرەو ڕووناکی بێ هیچ نەبێت تۆزیە لە سێبەر لە تاریکی بکەوێتە سێبەر بەڵام بەداخەوە بینیمان هەر لە تاریکیەکە مایەوە چ دکتۆر ئاشتی بێ چ دکتۆر کەمال بێ یا هەر کەس ئەمانە کەسانێکن کە یعنی خۆیان ساحەبی بڕیاری ئەوە یعنی لە دەرەوەی ئیرادەی ئەمان لە دەرەوەی ئەمە ئیرادەی ئەمان یاوە تا بێت تەسلیم کە لە ماوەی ڕابردووە تەسلیم یاوە تا بێ وازێنن بەڵام وازێنانەکە دەبێت کافی نییە ئەبێ بۆ کارەکان بۆ لە بەرپرسی دەوتان پێش و لە ناو وەزارەت چیان راوە ڕەشتری ئەوەی کە ئێستا ئێمە ئیشنینەوە بەرەمەکەی هی ئەوەیە کە لە زمانی دکتۆر ئاشتیا هەبووە و دکتۆر ئاشتی هەرگیز لی دەرناچێت لەو بەرپرسیارەتەیە و دکتۆر کەمالیش بەشی خۆی لەو بەرپرسیارەتەیە ئەکەوێتە سەرشانی ئەگەر هەواڵی چاکسازیە و پێی نەکراوە لەو مدەتەوە زوو زانیوێتی کە بۆی ناکرێت و هیچ دەسەڵاتێکی نییە بەلایانی کەمەوە بێ ڕایگەیەنێ بزانین هۆکارەکان چین وەکێ خاوەنی دەسەڵاتە و چ ڕێگرە لە بەردەم ئەوەی کە بتوانرایە گۆڕانکاری بکرێت کە چەند جارێک بیستمان ڕایگەیان وتی گەندەڵی لە ئاستی سفرایە بەڵام گەندەڵی لە ئاستی سفرایە بێ نەتیجەکانی بێندێ بینیمان راپۆرت کاک محەممەد جوان باسی کرد کە هیچ زانیاریەک نایرێت چەند جار هەوڵمان ناوە لە چ لەسەر ئاستی شخصی چ لە ئاستی ڕێکخراوەی چ لە ئاستی فەرمی کە بتوانین بچووکترین زانیاریمان دەستکەوێت یعنی کێڵگەیەک کە بەرهەمی چەنە وەزارەتی سامانە سروشتیەکان پێت ناڵێ بەرهەمی چەنە تەنها و راپۆرتانەی کە بەیناوبین دەرەچێت لە ئەندیلۆیتەوە ئەوش ملاحەزەی چەندێکت لەسەرە چەندێک گومانت لەسەر زانیاریەکانی هەیە چەندێک پرسیارت هەیە چ لە ئەنجومەنی وەزیرانێکی چ لە وەزارەتی سامانە سروشتیەکانێکی چ ناڕاستە خۆپیانەڵی ئەمەم بۆ بگەێنن بە دیلۆیت و وەڵامەکانی بابن بەیەوە ئێوە وەڵامێکمان بنەوە ئەگەر بۆی ئەلانکردنیش نەبێ بۆ دیراسەکردنیش بێ با وەڵامەکانی بزانین بەی شێوەیە بەی شێوێ ناگەی لە هەر دەرگایەکەی دەرگاکە داخراوە چەند جار پێم وتم ئەو قوفڵەیەکە قوفڵەکە کلیلەکەشی ون کراوە بۆ ئەوەی بەی شێوەیەک نەکرێتەوە ئەمە حاڵی وەزارەتی سامانە سروشتیەکانە لەبەرەوە لەوە باشتری چاوەڕێ لێ ناکەین بەم نەمەتە بڕوە و ئومێدیش کەمە ینی چەند ساڵە زۆر جار ئینسان تووشی ئیحباتە بێت تووشی بێ ئومێدیە بێ ئەم شتانە ئێمە چەندین جارە ئێڵینەوە لە زۆربەی بەرنامەکانە دووبارەیەکەینەوە و ئەگەر ئیرادە هەبێ بەلایانی کە مۆشتێکەکەن کە هیچ زانیاریەکت نایانەیە کە هیچ گۆڕانکاری و چاکسازیە ناکەن کە داهات زیاد ناکە نیشانەی ئەوەیە کە ساڵتیە ئەپەڕێ ئیرادە نییە و نایانەوە گۆڕانکاری جددی بکەن لە مەسەلەکە هەر لە بەرەوەشەکە نەداهات زیادەکە نا کۆمپانیا نەوتیەکان مامەڵەت لەگەڵاکەن زۆرێک هەندێک لە کۆمپانیا نەوتیەکان مامەڵەت لەکەکەن زۆرێک لە کۆمپانیا نەوتەکانی تریش جوابت نایانەوە لەبەر ئەوەی کە بە تەوجیهی لایەنێک بە تەکید کە خیتاب لەگەڵ کەسانەکەن ئەو تۆزە زانیاریانش کە کۆمپانیا نەوتەکان بڵاویەکاتەوە یەمە بە شنگە کوڕێ دەستمانەکەوێەوە تەحلیل و هەڵسەنگاندنی بۆکەین ئەویش لەبەرەوەیە یاسای وڵاتەکەی ئەو کۆمپانیانە فەرزەکە بەسەریانە هەنێ زانیاری ئاستی داهاتیان بەرهەمیان ئەمانە بڵاوکەنەوە بە پێی قانونی وڵاتەکەی خۆیان ئەکینا ئەوانەشیان لێ مەنعکردن بەرپرسیارە بن لەبەرەوە سەکتەری نەوت لەو تاریکیایە و ئەگەر بەم ئیتیجاهش بڕوان لە تاریکیا بمێنێتەوە ئایندەیەکی خراپ بەشیان چاوەڕێیانەکە ئەوەشمان لەبیر نەچێ کۆمپانیا نەوتەکان لە بەرژەوەندی خۆیان کارەکەن ئەمە ئەمەوێ لێرەوە ڕەبتی کەمەوە بەوەی کە باسمان کرد لە عێراق و سەکتەری نەوت یعنی کۆمپانیا نەوتەکان ئەگەر بزانن هیچ شارێکیان نییە مامەڵەکردن لەگەڵ بەغا بێ بە دڵنیایی بەرژەوەندیان لەگەڵ بەغا بێ چونکە نەوتەکە بەلایانی کەمەوە حیسەی نەوتیان هەیە لەوێ و ئەم حیسە نەوتە ئەگەر لە ڕێگەی بەغاوە بفرۆشێ پشکی کۆمپانیا نەوتیەکانی زیادەکە ئەمەمان پێخۆشە ئێمە نەخێر پێمان نەخۆش نییە
بەڵام لە دەرەنجامێکین کە ئەوەی کە چەند ساڵە هاواری بۆکەین شەفاف بن بۆیە بتوانین دیفاعتان لێ بکەین گرێبەستەکان چاکەن خەلەلی تایە یعنی مەجای زۆری تایە چەندین جار هۆشداری راوە ئەم نەتیجەی هاتۆکەوەی سە کەس ناتوانێت دیفاعت لێکا کەس ناتوانێت ئەو خاڵانەی کە لەسەر سەکتەری نەوتی هەرێمی کوردستان ئەو وترێ ئەو ڕژێندرێ ناتوانێت دیفاعی لێ بکەیت چونکە زۆرێکی فاکتاوە حقیقەتە و مەجای پشتگیریکردنی تیانە لەلایەن کەسەوە کە پێت ناخۆشە بەڵام ئەوە واقعەکە بێت تعاملی لەگەڵا بکەیت و کۆمپانیا نەوتەکانیش بەڕێی من وایە کە ئەگەر بگەنە حاڵەتێک کە ناچار بنتیایە ئەو وەختە هیچ مەناعەتیان نیە لەگەڵ حکوومەتی عێراقی شارڕێکەون چونکە بەرژەوەندیان لەوێ ناکرێتەوە زەربی سفریانکەی و هیچیانتیان نەبێت لە عێراقا ئەزانن قازانجی زیاترەکەن لەبێت زۆر جار ئەترسێنرێن کە گرێبەستەکان هەڵەوەشێنەوە هیچ باوەڕم وانە حکوومەتی عێراق هەڵسێ بە هەڵۆشانەوەی گرێبەستەکان تعدیل لە گرێبەستەکانەکە چاکسازیتیاکە بەڕێکەوتریە وردوولا بەڵام هیچ شتێک لە قانونی عێراقیە و لە یاسا بەرکارەکانی عێراق ئاماژە بەوە ناکەن کە جۆری گرێبەستەکانی عێراق مخالیفە لەگەڵ یاساکانی عێراقا بەڵێ چاوپیاخشانەوەی پیاکرێت دانوستانی تیاکرێت بەڵام گرێبەستەکان وەکو خۆی مێنێتەوە و ئەگەر گرێبەستەکانیش فرۆشی قازانجی کۆمپانیەکانی زیاتر لێکرێ ئەگەر چاکسازی لە مجموعەیە شتا بکەن بەعزیە داهاتیان یەکەمکەنەوە لە نەتیجە نەوتەکەیان بە سعرێکی زۆر زیاترە فرۆشن ئەو فەرقیان بۆ پڕکاتەوە بە زیاتریشەوە. بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد پێش ویست کۆمەڵێک داتا باسکە یعنی لەم کابینێ تا مۆزیری دەست بەکار بوو بڵین داهاتینەوت هیچ زیادی کرد یاخۆی لە 41 بۆ حکوومەت دەگەڕێتەوە ئەوتریان لە سەدا بڵین 59 بۆ قەرزی و بۆ تێچوون و نازانم خەرجی وانە حەکیم ئێستا قسە لەسەر ئەوە نەماوە کە داهاتەکە چەنە و چۆنە و چەنی بۆ کۆمپانیا و چەنی هەر هیچی نهات یعنی کێشەکە لەوەیە ئەم هەموو ئیشکالەتە دروستەکان بۆ موچەی خانە نشینی بۆ یعنی خەڵکیان وا زەلیل کردووە کە بەردەوام بەرمیل بیبژێرێ و کەچی سێرەکەی داهاتەکەشی لەو سەرەوە سێری ئەم ڕقەمانەکە ئەمە ڕقەمی ڕسمی خۆیانە لە ناون هی مانگی نیسانەوە هەستەکەم لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران ڕایگەیانەوە داهاتی ئەو مانگە تقریبا 11 ملیۆن و 180,000 بەرمیل فرۆشرا و وەک فرۆشتن ڕەوانەکردن 1 ملیار و 128 ملیۆن دلار داهاتی نەوتەکە بووە باشە 250 ملیۆن دلار داهاتی ناوخۆ بووە 133 ملیۆن دلار داهاتی با بڵین پاری بەغدا بوو 200 میلیارەکە 133 تقریبا 130 ملیۆن دلارەکە بۆیە بە دلار بۆی ڕێک 7 ملیۆن دلاریش هی تقریبا هی هاوپەیمانانەکە کۆی گشتی ئەمە کۆی گشتی 1 ملیار و 527 ملیۆن دلارەکە کۆی گشتی ئەو داهاتە باشە ئەکاتە نزیکەی 2 تریلیۆن و 100 میلیارد دینار 2 تریلیۆن زیاتر لە وڵات نزیکی 2 تریلیۆن و 200 میلیارد دینارەکە باشە ئەوە 500 میلیارد 577 لێ دراوە بە هی نەوت دراوە بە کۆمپانیەکان ئەمەشی لەکەمکەوە تقریبا 1 تریلیۆن و 480 میلیارد دیناری دەمێنێتەوە هەر بەپێی ئەوەی کە خۆی لەبەردەست خۆیان کە 900 میلیارد ینی بە قسەی جەناب موچە تقریبا 600 میلیۆن دلار تقریبا 900 میلیارد دینارەکە هەر لێرە نزیکەی 580 نزیکی 600 میلیارد دینار زیایە لە موچە باشە مانگی چوار نزیکەی دوو موچەیە تقریبا بەڵێ مانگی چوار ئەو هەموو ڕەزالەتەی کە خاننشینان بینیان لە بەردەم بانکەکان ئەو هەموو دواخستنی موچەی مامۆستانی زانکۆ موچەی مانگی چوارەندا باشەکەش تا مانگی سێ مامۆستانی زانکۆ و بەشێک لە وەزارەتی ڕۆشنبیری ئەوانە وەریان نەگرتوو ئەم فەوزایەت چی بوو ینی بەشێک ئێمە قسەمان لەسەر نەوتە بۆیە باز لە کەرتەکانی دیکە ناکەین لەمە تۆ سێری بەراوردی کە بە عێراق ئێمە ناڵێن عێراق ئێستا لە ناو فەوزایەک و گەندەڵیەک و لە ناو یەک جۆرە لە فەوزا و ململانی سیاسی و ئەوەیە هەیە لەمای ئەو چوارمانگی ڕابردووە نزیکەی 20 تریلیۆن دیناری نەوت ماوەتەوە زیایە پاریان زیاد بوو باشە ئەی لە هەرێمی کوردستان بۆ زیاد نابێت ئێم داهاتە بۆ زیاد نابێت داهاتی ئەو مانگە فرۆشتیانە بە 100.8 دلار فرۆشتیانە بەرمیل نەوت حکوومەتی هەرێمی کوردستان باشە ئەم داهاتە بۆ لانی کەم مانگی با 200 میلیارد دیناری هەر لێ پاشەکەوتکەن بەڵام پاشەکەوت نییە ئەوان پارەکە دیارەکەن ئەو داهاتەکە
1 ملیار و 128 میلیۆن دلار داهاتی نەوت بووە ئەوان هەر 300 میلیارەکە 360 میلیۆن دلار ئەدەن بە وەزارەت بۆ موچە ئەی پارەکەی دیکەی جا لەبەرەوە ئەم داهات ئەم نەوتە چەندێ بەرز بێتەوە خەڵەکە ڕزا ئێستا باشە ئەو کاتێک کە نەوت بە 52 دلار بوو لە کاتی خۆشیان موچیانەدا و لێبڕیشان نهێشت بوو ئێ باشە بۆ گەشتە 120 باشە بۆ گەشتە 120 ئەوە نەما بۆی ئشکالەتەکە لێرە نیە ئشکالەتەکە لە ئیدارەدانی نەوتایە ئەی بۆ حکوومەتی عراقی کە ئەمان پێیان وایە حکوومەتێکی فاشلەوەی بۆ توانی ئێستا ئەو مانگی ڕابردووە 10 ملیار و 600 تقریبا 15 تریلیۆن دینارەکە 15 تریلیۆن دینار نزیکەی 7 تریلیۆن دیناری مانگانە خەرجەکەن بە موچە و ئەوەی کە هەیە نزیکەی تقریبا 9 تریلیۆنی ئەمێنێتەوە یعنی لە یەک دوو مانگە ئەوە لێکیان داوەتەوە نزیکەی 20 بۆ 22 تریلیۆن دیناریان بۆ ماوەتەوە یعنی زیایی نەوت باشە ئێستا ئاراستەیەکەی بۆی کە تقریبا لە بەغداوە نەوتی هەرێمی کوردستان تەسلیم بکرێ و بە ئەوەی کە کاگەرگارش باسی کرد ینی گرێبەستەکان و شێواز ئەگەر نەچینە ناوردەکاریەوە بەڵام ئەگەر ئەم نەوتەی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستی ئەم کۆمپانیانە بسەندرێتەوە لە دەستی حزب بسەندرێتەوە ئەوە ڕاست بفرۆشرێ هەر ئێستا بەم هەموو گەندەڵێشەوە بفرۆشرێ لە ڕێی سۆمۆوە نزیکەی 220 میلیۆن دلار مانگانە پارەکە زیاترە بێ هەر ئەم نەوتەی خۆمان هەم بە هەمان پرۆسە بە هەمان ژمارە بە هەمان ئاراستە بەس داهاتەکەی یعنی سۆمۆ سەرپەرشتی بکە لە کرێی بۆری کە بۆریەکە هی کۆمپانیای کارە چەند دۆلاری بەڵێ ئەو کرێی بۆریە کەمە بێتەوە کە بۆی عراق ئەو 8 دۆلاری کە کەمترە لە ئەفرۆشرێ لە ئاسیجییانی ئەمان توان بیفرۆشتن لەوەی شەرعەتی یاساییان هەیە هەموو ئەمە لێک دەوە مانگانە تقریبا 200 میلیۆن دلارەکە یعنی زیادە بێتە سەر نەوتی هەرێم ئەمانڵێن ئەم نەوتە بۆ بە هەرزان فرۆش ئەیدەنە بازاڕی جیهان و ئەدەن ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیا و بە قاچاق و بەچی و ئەفرۆشنەوەوانە ئەگەر لە ڕێی سۆمۆ بفرۆشترێ مەجای گەندەڵەکە نامێ ناڵێن مەجای گەندەڵەکە بەس داهاتەکە زیاترە بێ بەڵام ئەگەر لە ڕێی سۆمۆ بفرۆشتێ و ئەو داهاتە ڕاستەخۆ چاودێری دارایی عراق و بعد چاودێری دارایی کوردستانیش یا کاکە هەر بە هیچ نا بە عراقی سەرپەرشتی نەکە بەس با ئەمە بیهێنن بۆنە وەزیرەکانی خۆیان کاکە بابی دەنە دەست وەزیری ئەوقاف بابی دەنە دەست وەزیری ئەوقاف کاکە بابی دەنە دەست وەزیری ڕۆشنبیری کاکە وەزیری بەی دەنە دەست وەزیری پەروەردە بەڵێن کاکە ئەوە وەزیری پەروەردە ئەوە داهاتەکەیە بەس ئەوەنە بزانرێ بۆ یەک وەزیرە زانێ لە 90 وەزیرمان هەیە نازانن وەڵا تەسەوورە کرێ یعنی ئەوەی کە هەیە هەمووی بزانێ هەمووی کێیە مەسرور بەرزانیش ڕەن بێ نەبێ یعنی ئەزانی بۆ ئەم فەوزایە حکوومەت بێ و ئاخر ئەزانی بۆ یەک شت هەیە لێرەیە یاریکردن بە هەندێکی ئاشتی هەورامی ئیکا کاریگەری لەسەری نێچیروان بەرزانی لەسەر هەندێک کارێک ینی تا ئێستاش دۆسی نێودەڕاستی مەسرور بەرزانی نەکراوە نا من ناڵم تەسلیم نەکراوە بێگومان ئەبێ ئەو بزانێ بەڵام هەندێک سەرەگوری سەیە هەندێک سەرەگوری سەیە یعنی هەندێکی بەدەست ئاشتی هەورامی و یاریکردنی هەندێکی بەدەست نێچیروان و هەندێکی بەدەست مەسرور بەرزانە بەڵام ئەوەی بەرپرسە لێی مەسرور بەرزانیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی ئەو کاتژمێر تاڵەبانی ئەوی نازانێت بەڵێ قوبات تاڵەبانیش جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئێمە پانێڵێکمان کرد کە بەشێک لە حیزبە سیاسەکانیشی لێ بوو ئەویشی لێ بوو گوتی ئاگام لێ نییە بەڵێ بەڵام پێش لە چاپەکانی تەلەڤیزیۆن تەنانەت ڕەمێ مەسرور بەرزانیش بە تەواوەتی ئاگای لێ نەبێت جا لەبەر ئەوە قسەکە لەسەر یەک شتە قسەکە لەسەر ئەوەیە بەڵام من قەناعەتم وایە ئەمە بۆ ئەوە نیە یعنی قەناعەتم وایە قوبات تاڵەبانی و قەناعەتم وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارن لەو پرۆسەیە بەقەت پارتی بەشدارن تایە باش لە کڕینی نەوت نەعفو لە فرۆشتنی نەوت لە دیارنەمانی نەوت نەک یەکێتی بزوتنەوەی گۆڕانیش بەشدارتەیە یعنی چی تۆ لەو کابوونەوەی بڵێ لەو کابینایی بڵێ من ئاگام لە نەوت نییە و ئاگام لە داهاتەکەی نییە و ئاگام لەو نییە بۆی کە ئەمە بە مەفهومێکی تەواوەتی بڕوا مەسرور بەرزانی بە پلەی یەکەم بەرپرسە یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانیان بە تەواوەتی ئەمانیش بەرپرسن تایە بزوتنەوەی گۆڕانیش بەرپرسە وەکو پارتی دیموکراتی کوردستان و وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەمان ئاگادار نین ڕاست دەکەن بۆ هەڵوێستێکیان نییە و بۆ ئەویان نیە جا لەبەر ئەوە ئاگادار بن و ئاگادار نەبن بەرپرسن ئاگادار بن و ئاگادار نەبن بەرپرسن لە کۆی فایلی نەوت سپاس دەکەم بەڵێ بینیرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتترۆلی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفەرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە دڵنیا بووینە ئەو جپسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە هەموو شتێک تەواوە بڵۆ بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕی زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیێنی بڵۆ بە ڕۆژی شێرکۆیان نەبوو گڵۆ بە ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆ دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک یادگار سەبارەت بە دۆسیەنەوت کێستا بڵین لە 15 دووە دادگای فیدراڵی وتینا دەستوریە بڵین عێراق کۆمەڵێک هەنگاوی ناوە لەو توێژ لەگەڵ حکوومەتی هەرێم و توێژ لەگەڵ کۆمپانیەکان و توێژ لەگەڵ تورکیا لەگەڵ ئاژانسی وزەی جیهانی پێ دوایە کۆتایەکەی چی بەسەردێت و ئایا جێبەجێ دەکرێت یاخود هەرێم بڵێم شێوە بەردەوام دەبێت
طبیعی هەر بینیمان هەر لە دوای بڕیارەکەی دادگاوە وەزارەتی نەوتی عێراقی دەستی کرد بە چەند هەنگاوێکی خێراوە هەنگاوی ماراسۆنیدا بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگا کە لە هیچ بڕیارێکی دادگای پێشووترە بەم شێوەیە هەنگاوەکان خێرا نەبوون. عێراق ئەوێ بڵێ من جددیم لەم مەسەلا هەرێمی کوردستانەوەی کە ئەیبینین تەنها ئەوێ وەخت بەدەستبێنێ مماتەڵە بکە چەندێک عێراق بەرەو پێشەوە ڕوا ئەو نە لە بەرامبەر هەرێمی کوردستان نابینین ئیجراعاتەکانی بکە و هەنگاوەکانی بنێ بۆ ئەوی کە بزانین چیەکە چەند ناوێکە نێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەنگاوانەی کە وەزارەتی نەوتی عێراقینێن غەیری ئەوەی کە جارجار لە میدیاکانەوە ئەیبینین لێدوانی بێهێز و لێدوانێک کە هیچ پشبەست نییە بە بەڵگەی زانستی و بەڵگەی علمی و فاکت و ئەرقامان بخاتە بەردەست و تەحلیلی قانونی بۆ مەسەلەکان بکە غەیری ئەوەی کە تەنها لێدوانی سیاسیە و زیاتر وەکو چۆنەڵی کارکردنە لەسەر عاتیفە نەوەکو ئەوەی کە وتوێژێکی علمی بێ یاخود قەناعەت پێکراو بێ. عێراق هەنگاوانە هەرێمی کوردستان هەر لە مەرحەلەیەکە ناتوانین بڵێ بەرگریکردنی شاید تەنها ئەوەیە زۆر جار ئەوتێکە هەر ئەڵەیەکە ئەو لێدوانانەیە کە فەرمیەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمە ئەیبینین لەم لاولەولاکە ئێمە ئامادەین گاز بەرهەم بێنین و بازاری ئەوروپای پێ بڕکەینەوە. ئەم بڕیارەی دادگا چەندین جار وتراوە ئەمە ئەو تاپۆڕەشەیە کە بەدەست وەزارەتی نەوتی عێراقەوەیە هەر کاتی بوێ ئەگەر ئیسە جێبەجێ نەکرێ هەر ڕۆژێک بێوێ وەکو ئەگەر جایز بێ قسەکەی پێ بڵێن وەکو گیسکەکەی هەیاسی خاصی لێ هەر کاتێک بێوێ حکوومەتی هەرێمی پێ ئەترسێنێ یاخود ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی ئەکاتەوە. طبیعی تەنها بڕیارەکە لێرە بڕیارەکەی دادگا وەکو وتمان وەرەقەیەکی قانونی بەهێزە لە هەمان کاتیشا حکوومەتی عێراقی ئەو لایەنەیە کە لە ناحیەی دەولیەوە پێگەی بەهێزە حکوومەتی عێراق وڵاتە و ئاست و پێگەی عێراق لە بازاری جیهانی وزا یاخود لە سەکتەری وزا لە عالەما پێگەیەکی حساب بۆ کراوە. عێراق دووەمین گەورە بەرهەمهێنی ناو ڕێکخراوی ئۆپیکە یەکێکە لە دامەزرێنەرانی ڕێکخراوی ئۆپێک عێراق لە 4 بەرهەمی نەوت لە جیهانە پێک ئەهێنێ ئەیخاتە بازاڕی نەوتەوە. ئەمانە هەمووی ئەو شتانن کەواکە حکوومەتی عێراق حسابی بۆ بکرێ و ئەو لێدوانانەی ئەخیری کە ئەگەر ئاژانسی جیهانی وزە نابێت نادیدە بگیرێت چونکە یەک دەستگایەکی حساب بۆ کراوە لە بواری وزە ئەو وڵاتانی کە بەکاربەری نەوتنتیایە ئەندامن و تەحلیلەکانی و لێدوانەکانی حسابی بۆ کرێ. ئەم ئاژانسە باسی ئەوەی کرد کە تەنها لایەنێکە مامەڵی لەگەڵاکا وەزارەتی نەوتە چ لە غاز چ لە نەوت و دووش تەفسیری یاخود خاوەنی لێکدانەوەی قانونیە و مەلەفی قانونی نەوت لە ژێردەستی عێراقایە و ئەبێ لە ڕێگەی عێراقەوە بڕە. ئەمانە هەمووی فشاری گەورن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ و دیسانەوە ئەو داوایی کە لە کۆمپانیا نەوتەکانی کردووە بەوەی کە مامەڵە لەگەڵ سۆمۆوا بکەن. داواکە لە وەزارەتی کۆمپانیا نەوتەکانی کە لە هەرێمی کوردستانەکەن مامەڵە لە ڕێگەی سۆمۆ بکەن و کۆنگاویەکە بۆ ئەوەیە کە فرۆشی نەوتەکان بخەنە ژێردەستی سۆمۆ و بەم شێوازەش دیسانەوە کاریگەر لەسەر کۆمپانیەکان دەرەخات چونکە ئەزانین نەوتی هەرێمی کوردستان کاک محەممەد باسی کرد کە چەندێک لە خوار ئەو نەوتەوە ئەفرۆشێ داهاتەکەی چەندێک کەمترە لەوەی کە لە ڕێگەی سۆمۆ ئەفرۆشیەوە سۆمۆ ئەو لایەنەیە کە پەیوەندێکی بەهێزی هەیە وڵاتان و کۆمپانیا گەورەکان مامەڵەی لەگەڵاکەنەوەی بزانین ئێمە لە ئاستی وڵاتە بە شێوەی فەرمی مامەڵەمان لەگەڵ ڕیاری مامەڵەمان لەگەڵاکەن بەس حکوومەتی عێراق دەوڵەت دەتوانێت مامەڵە لەگەڵ وڵاتە بکە و نەوتەکە بە زیاتر بفرۆشێ. ئەمەش دیسانەوە ئەو خاڵەیە کە یەکەگرێتەوە لەگەڵ بەرژەوەندی کۆمپانیا نەوتەکانە بۆیە بەو شێوەیە وەکو هەنگاوی یەکەم وەزارەتی نەوت مخاتەبەی کۆمپانیا نەوتەکانە بە کورتی بڵێن ئەوەشمان لەبیر نەچێ ئەگەر وەزارەتی نەوتی عێراق هەر کۆمپانیایەکی نەوتی بلاک لیست بکبی خاتە لیستی ڕەشەوە ئەو کاتە لە بازاری بۆرسە داهازێ پشکەکانی دابەزێ زەرێکی زۆرەکە کۆمپانیەکان ئەنی جارێ زووە بگەینە ئەو مەرحەلەیە بەڵام ئەمانە هەمووی ئەو قۆناغن چاوەڕوان کراون
و خاڵێکی تری بەهێزیش عێراق بەدەستێتی دیسانە و دادگایە کە قەرارە لە مانگی حوتی ئەم ساڵە لە پاریس دانیشن دادگای ژووری بازرگانی پاریسە کە دژی حکوومەتی تورکیا کردوێتی بەوەی کە باشێوەیەکی نایاسایی یاخود بەدەر لە مخالف لەو عقدەی کە هیانە لەگەڵ حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا کە بۆ نەوتی هەرێم لە ڕێگەی تورکیا و بۆ بۆری حکوومەتی عێراق ئاگەیاندێتە جیهانی تورکیا کە ئەمە داوای پارەیەکی زۆری سەختا لەوە پێ زۆر لە سەر و 30 ملیار دۆلارەوەیە قەرەبووەکە و چاوەڕێیەکە و عێراق ئەمە ئەبێ بە سەنەدێکی تری بەهێزی قانونی ئەم بڕیارەی دادگا بۆ ئەو یەکلایکردنەوەی ئەو دادبینی کە لە پاریسەکرێ دوو ئەوەمان بیر نەچێ جارێکی تریش باسمان کردووە پاش ساڵ کاتێک کە دادبینی کۆمپانیای دیناستیک کردی کە کۆمپانیایەکی خۆماڵی بوو کردی دژی وەزارەتی سامانە سروشتەکان کە ڕێگەی پێنایە بوو گرێبەستەکە بکە یەکێک لەو خاڵانەی کە پارێزەرانی دیناستی باسی ئەوەیان کرده بوو کە وەزیری سامانە سروشتیەکان بە دەرد لەو دەسەڵاتەی کە دەستوری عێراق چونکە ئەو یاسایی کە دەرچووە لەوێ باسکراوە ئەو یاسای نەوتوغازی کە دەرچووە مەجموعەی سەلاحیاتی تایە بە دەرە لەو سەلاحیاتانەی کە دەستوری عێراق پێیاوە لەبەرەوەی بڕیارەکانی وەزیر نادەستوریە وەڵامی دادگا ئەوە بوو کە هێشتا ئەم مەسەلەیە لە دادگای فیدراڵی عێراق یەکلایی نەکراوەتەوە کە یەکلایی کرایەوە ئەو وەختا زانین ئیستا ئەم شتانە یەکلایی کراوەتەوە لەوانەیە ڕێگە خۆشکە بۆ کۆمپانیای کە دادگایی یاخود داوای قەرەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بەوەی کە ئەگەر ئیجراعاتێکی لەگەڵا کردبن لەبەرەوە ئەم بڕیارەی دادگا ڕێگە خۆشتەرەکە بۆ دیسان بۆ دادگا نێوبژیوانەکانیش کە زیاتر بڕیارەکانی لە بەرژەوەندی کۆمپانیەکان دژی حکوومەتی هەرێمی کوردستان یەکلایی بکەنەوە. بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد کاتمە کەمەوە پرسیارێکتر بە کورتی وتەبێژ حکوومەت دوێنێ لێدوانی دابوو باسی لەوە کردبووە گە لە سڵایەکی داهاتی نەوتی بەسڕیان بدەنێ بەسڕش ئاوەدان دەکەنەوە سەرنج چیە لەسەر لە سەدی نەوتی هەرێمی کوردستانە لە بەردەستایە کەی کێشە مەسەرەی نەوتە کەی کێشە ئەوەیە کە داهاتە چەندێتە بەردەست ینی ئەوە لە سوسیال میدیاش باس کراوە ینی با لێکدانەیەکی ڕقەمی بۆ بکەی ئەگەر ئەو لە سەدایەکی نەوتی بەسڕێوێ جاکو نەوتی بەسرە مانگانە ڕاگەێت ئێستا مانگی ڕابردووە بزانم نزیکەی 3 ملیۆن و شتێک بوو ڕۆژانە بەڵێنەوە 8 ملیۆن و تقریبا 100,000 باشە ئێستا لێکێ دێنەوە ئەگەر 3 ملیۆن حساب بکەین بە نزیکەی ڕۆژانە واتە ئەگەر لە سەدا 30,000 بەرمیلەکە مانگانە 900,000 بەرمیلەکە باشە ئەگەر لێکی دەیتەوە تقریبا 8 ملیۆن بەرمیل ئاب ئەگەر بە $100 ئەمریکا هەرێمی کوردستان بە $100 فرۆشتێتی تقریبا 9 ملیۆن دلارەکە ئەین تۆ بە 9 ملیۆن دلار بەسرە ئاوادانەکەیتەوە ئەی باشە بۆ 11 ملیۆن و 180,000 بەرمیلت فرۆشتووە داهاتەکەی 1 ملیار و 128 ملیۆن دلارە تۆ بەمە نەتوانی سێ پارێزگای بچووک بەڕێوەبەری کە نزیکەی کەمترە لە 6 ملیۆن تقریبا خۆ بەسرەت چەندێک یەکێکە لە گەورەترین پارێزگاکانی عێراق لە ڕووی دانیشتوان و لە ڕووی مەساحە و لە ڕووی هەموو ئەوە یعنی تۆ بەمە نەتوانی ئەوە بکەی وەڵا ئەو نەک لە سەدایەک لە 100 نەوتی بەسرەش بێنن لە کوردستان بیفرۆشن ناتوانن کە ڕۆژانە هەر ڕۆژانە نزیکەی بای 100 ملیۆن دلارە 90 ملیۆن دلارە یعنی 3 ملیۆن بەرمیلە ئەو 3 ملیۆنە بێنە لەگەڵ ئەم 11 ملیۆنی مانگانەیە لێکیدا هێشتا مەسەلەی خانەنشینی و مەسەلەی دابەشکردنی موچە و مەسەلەی داهات هەروە بێ لەبەر ئەوەی ئەمان کاتێ نەوت بە $50 بووە کۆی داهاتی نەوتی هەرێمی کوردستان نزیکەی 600 ملیۆن دلار بووە دۆخی خەڵک هەروە بوو ئێستا گەیشتۆتە نزیکەی دوو ئەوەنە زیادی کردووە هەروە خۆیەتی معنەوەی پارەکە دیار نامێنێ ئێخۆ نەوتەکە زیادی کردووە داهاتەکە زیادی کردووە پارەکە زیادی کردووە ئێخۆ پاری ناوخۆش زیادی کردووە ئەی باز و سەرانە ئەم هەموو زیادی کردووە چی لێ دێ جا لەبەرەوە بەس پێ دوای لەو کاتی کە ئەو برادران نانوتیان گرتە دەست هەموو خزمەتگوزارێک تقریبا لە کوردستان وەستا وایە خزمەتگوزاری وەستا پرۆژە وەستا قەیرانی موچە دروست بوو ئەو بنزین خۆپشاندانە بۆ بنزین و قەیرانی بنزین بەڵێ بیان و بێنەوە بە نازانم ڕۆژێ بە داعش و ڕۆژێ بە کەرەنتین و ڕۆژێ بە کۆرۆنا و ئەوە ئەمانە هیچ بیان و نین لەبەرەوەی کە داهات بۆ شێوەیە نەوەستاوە یعنی تۆ سەیری ئاهات بەم شەستیا بڕۆ لە سلێمانیا لە دۆک بە هەندێک شوێنە بڕۆ کاکار و جادو شەقامان هەموو وێران بوون هەمووی چاڵ بوون هەمووی سیارە هەمووی وێرانەوێ کاکە خزمەتگوزاری دیەکان نماوەی دیەکان هەموو چۆڵ بوون ئێوە خزمەتگوزاری تەنانەت قیری 20 مەتر قیریان پێ ناکرێت بۆ ئەوە تەنانەت نۆژەنکردنەوەی ناو شەقامەکانان پێ ناکرێت بۆ یاخردنی شۆستەی شەقامەکانان ئەوە لێ کردووە لەبەر ئەوەی کە نۆژەنی ئەوە ناکەنەوە بۆریەکانی ئاوچی و نازانم ئەمانە
ساڵانە لە هاوینە تووشی کەم ئاوێ بن تووشی کارەبا تووشی نازانم هاوینان لافا و زێرابوویان پێپا ناکرێتەوە جا لەبەرەوە ئەم کابینێ بە هەموو دیوەکانیان کە کابینەیەکی سێقۆڵی پێڵێن بۆی کە نەکار بڵێن پارتی دیموکراتی کوردستان کابینەی سێقۆڵی بەڵێ کابینەی سێقۆڵی یەکێتی و پارتی و گۆڕان هی هەرسێکیانە فاشلترین کابینە بووە لە مێژووی حکومڕانی کوردیە تەنانە ساڵی 93 وەکو ئەزانی بووە باشە ساڵ 93 ئەڵێم وەکو ئێستا ئەوها ناشەفاف و ناڕاستگۆ نەبوونە لەگەڵ خەڵکیە ئەو داهاتی هەبووە ڕایان گەیانوە بۆ نمونە ئەڵێن 86 میلیۆن دیناری سوئیسریمان هەبووە داهاتەکە 35 بۆ پێشمەرگە بۆ ئەوەنێ بۆ مۆزەف بۆ ئەو هابووە ئەو ساڵی 93 ئەوە ساڵی 93 یعنی ئەوها لە پاسەوەرەکەی کە ئەمە وەک بوجە لە بەردەستیانە بووە ئەڵێن ئەوە نەبوو ئەوها بووە بەڵام ئێستا داهاتەکە هێندە زۆرە هەر نازانن کۆیکەنەوە کاکە هەر ناتوانن بچن داهاتی باشماخ و پەروێزخان و نازانم لەوێ حاجی ئۆمەران و جارێ هەندێک مەرز و هەندێک با بڵێن خاڵی سنووری هەیە ئەسڵەن هەر حکوومەتی لێ نییە بابە خۆ هەر تەنها نەوتی هەرێمی کوردستان نییە خۆ ئەمە ڕاستە مەسلەیەکی ئەمنیە من باسێکم کاکە هەموو ڕۆژێ 35,000 بەرمیل نەوتی ڕۆژئاوای کوردستان بە بۆری دێتە ناو بۆری هەرێمی کوردستان و ڕەوا ناکرێت ئێ باشە قەینا ئێمە پێمان خۆشە 1 دینارە لێنە سندرێ و ببرێتەوێ بەڵام تا ئێستا بە 80 دلار دەن بە ڕۆژئاوای کوردستان ئەوەی تریکە هەمووی شخصەکانی ناو ئەم حکوومەت و ئەم حیزبانە ئەیبن با بەخەتر لە ڕۆژاوی هاوڵاتیان ڕۆژاوی کوردستانی شەکەن خۆ تەنها نەوتی هەرێمی کوردستان نادزن ئێستا نەوت بەچەنە ئەمڕۆ 120 بوو باشە بە 80 دلار و 20 نەوت لە ڕۆژئاوای کوردستان ڕۆژانە 35,000 بەرمیل وەرەگرن پارەی ئەوانی شەخۆن نەوتی ئەوانی سابتە و 80 دلار ئەوە ڕێکەوتنی ڕێکەوتن لەگەڵ کۆمەڵە کۆمپانیا کراوە بابە ئەمان پارەی خەڵکی ڕۆژئاوا و پارەی خەڵک ئەزانین چۆن ئەم کابینەیە تا پارە زیادکە نەهامەتێکە زیاترە بێ بۆیە خەڵک دوعا نەکا بڵێ نرخی با بڵێن نەوت بەرز بێتەوە بۆ ئەوی کە ژیانی خەڵک نەخێر هەتا نرخی نەوت بەرز بێتە ئەوان زیاتر پارەکە خۆن جا لەبەرەوە ئەم کابینەیە هەتا باسی چاکسازیەکە گەندەڵی زیاترە بێ هەتا باسی شەفافیەکە ناشەفافی زیاترە بێ هەتا باسی ئەواکە داهە زیادکە داهە زیاترە دەزرێت سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ڕێزان محەممەد ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس هەروەها یادگار سدیق شارەزایی بواری نەوتوغاس سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ